پێشڕەوی هێزەکانی پێشمەرگە لە چوارچێوەی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا بەردەوامە و بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە لە دوو قۆڵەوە لە میحوەری باشیک هێرشیان کردە سەر چەکدارانی داعش. بە پێی بەرنمەیەکی ڕێک و پێشی توکمە و ئەوڕۆ هێزی پێشمەرگەی کوردستان لە چەند قۆڵێکەوە هێرشی کردوتە سەر هێزەکانی دوژمن و هاوکار لەگەر هێزەکانی هاوپەیمانان. خۆشبەختانە ئەمڕۆ هێزی پێشمەرگەی کوردستان پێشڕەویەکی زۆر باشی کردیە. هێزەکانی پێشمەرگە لە باشیک بە چەکی قورس و مامناوەند هێرشیان کردووە و فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگەش لە ڕاگەاندراوێکدا ئاماژەی بەوە داوە کە 8 گوندیان گەمارۆ داوە. باوتەی فەرماندەکانی پێشمەرگە ژمارێک لەو گوندانە هاوڵاتی مەدەنیان تێدایە و بەو هۆیەوە ناتوانن بە خێرایی پێشڕەوی بکەن. ئەو گوندانە پێم وایە خەڵکی سڤیلی تێدایە، چواردەوری گیرەوە ئێمە لە بە خەڵکی مەدەنی دەبی زۆر بە وریاییەوە بچینە پێش، ناتوانین بەڕاستی ناو گوندەکان بکێشین. چاکدارانی داعش بۆ بەرگریکردن لە خۆیان پشت بە ئۆتۆمبیلی بۆمڕێژکرا و دەبەستن و فڕۆکەکانی هاوپەیمانانیش بەردەوام بە ئاسمانی ناوچەکەدا دەسوڕێنەوە و دوو ئۆتۆمبیلی بۆمڕێژکراویان تەقاندوێتەوە. فڕۆکەکان بە سڕتر لە ڕۆژانی ڕابردوو چەتەکانی داعش بەردەوام دەکەن و ئەو سەنگ شوێنانێک لەو دوخانەکانەوەڵێ باشی بۆردمان ئەمە قۆناغێکی گرنگە ئێستا ئەم خانووی هاوڵێکی سەرکەوتنێکی گەورەشە کە هیچ پێشمەرگەی کوردستان ئەمڕۆ تۆماری کردووە. ناحیەی باشیک دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری مووسڵ و 12 کیلۆمەتر لە ناوەندی شاری مووسڵەوە دوورە و پێشتر هەریەک لە پێکاتەکانی یەزیدی و موسڵمان و مەسیحی تیایدا ژیاوە، بەڵام لە کاتی کۆنتڕۆڵکردنیەوە لەلایەن چەکدارانی داعشەوە چۆڵ کراوە و بۆتە پێگەی سەرەکی داعش لە ناوچەکەدا.